داعش و چەکدارانی داعش لای ئێمەنین لای بەڕێزیانن لە پارێزگاکانی نینەوا و سەلاحەدین و دیالە و ئەنبار و لە دەوروبەری بەغدان لەو شوێنانەیەکەوە نەیتوانی بیان پارێزی و هەروەها تۆمەتی خستنە هەرێم بۆ ئەوەیکەوە کۆنە بەعسییەکان لێرن کۆنە بەعسییەکان لە لای بەڕێزیانن ئەوانەی کە هێنانی دژ بە ئێرادەی هەموو لایەکردنی بە فەرماندەی بەشەکانی سوپا و شکستەکانی ئەوان بەرپرسیارن بۆیە بەڕاستی ئێمە لە کاتێکدا هەندێک بۆچوون هەبووکەوە پێویست ناکە ئێمە وەڵام بدەینەوە بەڵام لەبەرەوەی وەڵامەکان لەبەرەوەی پرسەکان هێندە کاریگەر بوو بۆ ئەوەی بۆ بریندارکردنی هەستی ئێمە لە هەرێمی کوردستان جاحچەح وەکو حکوومەت یان وەکو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆیە وەڵامماندا وەڵامەکەش ئەوەیەکەوە هێنانی پاساوە و هەروە هەوڵدانە بۆ پەردەپۆشکردنی ئەو شکستانەی هێنای شکستەکان لە ڕووی سیاسی بێت لە ڕووی ئابووری بێت لە ڕووی ئاسایش و سەربازی بێت بەڵام ڕاستیەکان ناشاردرێنەوە.